ئەم تاقمەت لە خومە من وەختی خۆی سندومە بە $50 $50 زەربی 120. سەرقاڵی بەراوردکردنی نرخی فرۆشتنی کاڵاکانیەتی بە دینار کە خۆی بە دۆلار کاڵاکانی کڕیوە. دەڵێت نرخی پێشوو ئێستا ئەوەندە زۆرە بەراورد ناکرێت. ئێستا زۆربەی مامەڵەکان لە بازاردا لە بوار و سێکتەرە جیاوازەکاندا بوون بە دۆلار. من هەرێقێکم سندووە بە $4 420 4000ەکە بەزی سە هەرێقێکە سێنم بە $4ەکە ئەڕوا بۆ 8000 بۆ 7000 دینار. ئەمڕۆ دەست بۆ هەر ئیش و کەلوپەل و کاڵایەکە بی بەها نرخە ڕاستەقینەکەی لە بازارە بتوێ دەسیکەوێت $، کاتێککە $، بەهای ڕاتە سەر دیناری عراقی بەهاکە یەتە خوار ئەو خەڵکە باجەکە دات. ئەو شتانەی کە بڵێ ئێمە هەمانە هەمووی ئێمەش بڵێنشتی ئەشیای کارەبایە هەمووی تەبان ئێمە بە $ی کڕین کە بە $کردن بێ بە $ بیفرۆشینەوە ئەو کاتە بڵێن هاوڵاتیەکە ناتوانێت بیکڕێت. ئابووریناسێک دەڵێت زۆرینەی مامەڵەکانی عراق لەگەڵ دەرەوە بە $. دۆلاری ئەمریکیش پێگەیەکی گەورەی بەهێزی هەیە. ئێستاش بەهۆی لاوازی دراوی عراقەوە لە بازار فرۆشیارەکان پەنا دەبەنە بەر دراوێک کە بەهاکەی پارێزراو بێت. ئەمەشی کە ئێستا هەیە لە وڵاتی ئێمە لە ناوخۆی وڵاتە مامەڵەی بازرگانی کردن وە کڕین و فرۆشتن هەندێک جار مامەڵەی پارچەی بچووک و کاڵای بچووک بۆتە $، یعنی خەریکە بۆ چونکە دراوی عراقی بەهۆی ئەو دۆخە سیاسی و ئابووری و هەرێمایەتی کە چواردۆری عراقی یاوە و بە هەرێمی کوردستانیشەوە وای کردووە کەوا متمانە بە دراوی عراقی کەم بێتەوە. ئەم بێمتمانەیەوە ئەکات یعنی بیر لەو کردەوە کام $، زۆرترین سەقامگیری هەیە و کامە بازرگانی جیهانی پێوەکرێ $. ئەمە بۆیە هاوڵاتی لە هەوڵی ئەوەیە هەمیشەکە دراوێک لای خۆی هەڵگرێ کە بتوانێت بەهاکەی پارێزراوە بێ بتوانێت ئەم دراوە با بڵێن ئەرکەکانی دراوی جێبەجێکە کە ئەرکی کۆکردنەوەی باشمەکە ئەرکی پاشەکەوتکردنە ئەرکیەوەیەکەوە لە سبێ ڕۆژ قەرزی پێباتەوە. ئەو بەرز و نزمیەی کە لە بەهای $، و دیناری عراقی هاتووەتە ئاراوە وای کردووە کە نرخی هەموو شمەک و پێداویستەکان بەرز ببێتەوە. فرۆشیارەکان دەڵێن زیادکردنی نرخەکە پەیوەستە بە بەهای دینارەوە کە ئەوان بە $، شمەک دەکڕن و بەشێکیشیان بە دینار دەیفرۆشنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.